زیاتر جانتا و قەڵەم و موختات و مساح ئەو شتانە زیاد دەفرۆشێ ئەوانە هەیە اقتیداریان کەمە جانتای نرخی کەم دەبن هیوایە خەڵکەیە قیچێک دەوڵەمەندە ئەشیاء گرانەکان دەکرێت لە بەخاترەوەی شتێکی باشترێت تەبعاً هەموو شتەکان باشن بەڵام ئەوان شتێکی کەمێک گرانتر دەکەن دەڵێن شتەکە باشترە و فەقیرەکەش دەڵێ شتێکی ئەرزانم دێ بە پارەیەشی کەم. ئەم ساڵە زۆر باشە ئیشی باشتر لە ساڵی پار خەڵک ئەشیا زۆر باش دەکریتن یان مەکتەبەکان هەموو کرایتەوە الحەمدلله تەڵەبەیە دێتە ئێرە بە گشتی ئەشتی مەکتەبی قرتاسیە جانتا مەقەلام هەمویان باش ئەم ساڵەمان فرۆشت. ئەزمەی قەیرانی دارایی کاریگەری هەموو بەڵام دووبیان پیرۆکەشێک بۆ وەزبەی دووهەمی شقەکانی گروپی سی و دی ئەەکەین لە چوارچێوەی ئەو پرۆژانەیە کە یەکێتی مامۆستانی کوردستان لەگەڵ حکوومەت بە هەمانگی لەگەڵ حکوومەت لە شارەکانی دووهۆک و هەولێر و گەرمیان و سلێمانی ئەنجامیاوە. ئەم پرۆژەی سلێمانی وەجبەی یەکەمی کە گروپی ئەیوبی بوو کە نزیکەی 980 شقە بوو پێشتر تیرۆکوشی بۆ کراوە ئێستا ئەو بەشەیان لە 100% ئینجاز کراوە ئینشاڵڵا لەم بەم زوانە بەم نزیکانە کیلەکان تەسلیمی خاوەنەکانە نەکرێت. ئەم جۆرە پرۆژانە گرنگیەکەی لەوەدایە کە ئێمە هەوڵ و ماندووبوونی خۆمان خستە کار بۆی بتوانین کەمێک لە زەحمەت و ئەرکەکانی سەرشانی مامۆسایان کەم بکەینەوانە و لە کرێنشینی ڕزگاریان بکەین هەر مامۆسایەک بچێتە یەکەی خۆیەوانێ و ئیشاڵڵا ئەمە یەکەم کار نابێ. هەنگوێنیش نەوەی هەیە هەنگوێنی تەغزیەی هەیە هەنگوێنی شەکەری هەیە هەنگوێنی تەبیعیش هەیە ئەوەی کە ئێمە دروستی ئەەکەین و عەرزەی ئەەکەین بە خەڵک شاید بێژم لە مەریوانە هەنگوێنی تەغزیەی هەیە نایژم نیە بەڵام تەواو تەغزیەی کە نییە قسمەتێک هەر تەبیعیشی هاتێەوە بەڵام هەنگوێنی تەبیعیەکەی زۆرە تا تەغزیەیەکە ئێمە خۆمان تەغزیەی کار ناکەین. مێژگایەکی بۆ هەنگوێنی مەریوان بەرگوزار بووە کە بەرەمە لە 15 دانە قاتعی بدەتیان بووە هەمویان هەنگاوانانی مەریوانن. ئێمە لێرە مەبەستمان ئەوەیە هەنگوێن و هەنگ لەگەڵ بەرهەمەکانی هەنگا بناسێن بە خەڵک و ئەمە بۆ ئێمە شتێکی باش و جوانە لە ناو فەرهەنگێکی بۆ کوردەواریە و ئەمە توانین زۆرتر گەشەی پێبین.